لە ڕاستیا قسەکردن لەسەر دیاردەیەکی بۆ جۆرەکە نەورۆز دژی جەژنی نەورۆز بۆ نێکە دژی ژینگەیە یان بەوەی کە دیاردەیەکی ئاینیە و پەیوەندی بە پەرستشی ئاگرەوە هەیە لە ڕاستی ئەمانە ڕوانگە گەلێکن کە دوورن لە ڕاستیەوە چکە ئەسەن ئەساستا پێویستە بپرسین ئایا ئەوانەی ئەو ڕوانگەیەکی بەو جۆرەیان هەیە ئەوانە کێن ئەو ڕوانگەیان هەیە لە ڕاستە بابەتەکە پەیوەندی بەوە نیە بە پێچەوانەوە نەورۆز وتمان پێشتر بەواتای نوێبوونەوە دێت نوێبوونەوە لە چی ینی سەرنج بدە میلەتی ئێمە کۆمەڵگەی کوردەواری کۆمەڵگەیەکی زراعیە کۆمەڵگەیەکی کشتتوکاڵیە ئەواتە کۆمەڵگەیەکی ژینگەیە تۆ ساڵانە ئەگەر سەرنج بدەین بۆ منە من خۆم خەڵکی هەورامان و ینی ساڵانە ئێمە پاکژی هەموو ئەو دارانە دەکەین کە وشک بوون ینی تۆ ئەگەر ئەو دارانی کە وشک بوون کۆیان نەکەیتەوە و نەو ئەلما چارەسەریکیان بۆ نەدۆزیتەوە ساڵێکی دی دەبنە دوو ئەوەندە دەبنە سێ ئەوەندە دواتر کێشە گرفتی بۆ دروستەکەەوە بەدەر لەوە ینی من بیرمە چەند ساڵێک بەر لێ سەرمایەکی زۆرە بوو باوکم کە شارەزایکی زۆر باشی هەیە لەو بابەتەیە ینی تایبەت دارێکی زۆرمان کۆ کردەوە وتی بۆ پێویستە داری ئاگرێکی زۆر بکەینەوە بۆەوەی درەختەکان لەو سەرمایە پارێزراو بن ینی ئەمە ڕوانگە گەلێکەوە بەدەر لەوە ینی پرسی ئاگرکردنەوە لە نەورۆزدا بە تایبەت لە لای میلەتی کورد لە مێژوودا بۆ ئەمڕۆ پرسێکە هیچ پەیوەندیەکی لە ئەساسدا بە ئاینەوە نییە زۆر ڕاستگۆیانە ئێمە قسە لەسەر ئەوە بکەین کە ئاگر لە ئەساسدا پەرستشی بۆ نەکراوە بەڵکو ئاگر بۆچی وەکو سمبولێک وەکو پیرۆزیەک بینراوە پیرۆزی بە واتای پەرستشنا بەوەی کە ئاگەر هاوکاری و یارمەتێکی زۆر باشی لە گەشەکردنی مەعریفە لە گەشەکردنی پرۆسی بە کۆمەڵگەبوون داوە بە تایبەت لە زنجیرە چیاکانی زاگرۆسدا و ئەمە بابەتێکی بەو ڕەنگەیەوە یەکێکی دی لەو بابەتانە بەداخەوە ئاستی ناوشیاری حتا بڕێکی بەرچاو لە بەناو ڕۆشنبیرانی کۆمەڵگەی ئێمەوە بەشێکی زۆر لەوانەیە کە لە ڕووی ئیدۆلۆژی باوەڕیەوە سێری پرسی نەورۆز و ئاگری نەورۆز دەکەن لە ئەساسدا یعنی حاڵی نەبوون یان ناتوانن بە ذهنێتێکی کوردیانەوە لەو دیاردەیە بڕوانن بۆیە ناتوانن بەرەنجامێکی قوڵ و واتاداری لە پرسی نەورۆز لە ئاگرکردنەوە و پەیوەندی ئەم جەژنە ئەم بۆنەیە بە ژینگەوە چیە چکە لە ئەساسدا وەکو وتمان ینی تۆ بۆ ئەوەی نەتەوە سازی بکەیت پێویستی بەوەیە کە خاوەن مەعریفەیەکی زۆر باش بیت لووتکەی مەعریفە لەمڕۆدا پارێزگاریکردنە لە ژینگە لە سروشت چکە گەر تۆ پارێزگاری لە سروشت نەکەی سروشتیش پارێزگاری لە تۆ ناکە نابێتەوە وەڵام دەرەوەی بۆ تۆ وەڵام دەرەوەی تۆ و پەیوەندی نێوان بڵێمەوە جارێکیتە پەیوەندی نێوان مرۆڤ و ژینگە پەیوەندێکی عەشقە لە عەشقیشە هیچ داواکاریەک نییە جگە لە فیداکاری و پێویستە مرۆڤ بە ڕۆحیەتێکی فیداکارانەوە لە ڕاستیدا تێکۆشان بۆ پاراستنی ژینگەکەی بکە ئەو کاتە جەژنی ئێمە دێ کورد خۆ سەر بێ